لبابەتی گرفتی ئاوارەکانی ئەنبار دۆسیی گەرمی کاتژمێر 12 ئەمڕۆیە لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم ڕێگریەکان بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان بەتایبەتی بۆ جورف و سەخر میوانەکەم بەڕێز سەیف خەنفەر شارەزای سیاسیە کە لە ئەنبارەوە لەگەڵم دەبێت بەڕێز سەیف سپاس کە لەگەڵ کوردستان 24 زیاتر لە 11 ساڵە ئەوانەی کە لە جورف و سەخرەوە ئاوارە بوون و لە ئەنبارن لەگەڵەوەی کە 20 کیلومتر لە ناوچەکانی خۆیان دوورن ڕێگەیان پێ نادرێت بگەڕێنەوە هۆکاری ئەوەی کە ناهێڵڕێت ئاوارەکان بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان بۆچی دەگەڕێتەوە حکوومەت کەم تەرخەمە؟ سڵاو لە تۆ و لە بنەرانی کوردستان 24 ئاسمانی سڵاو بۆ سپاس بەو دەرفەتە سپاسیش بۆ تیشی خستنە سەر دۆسیەی هەرە گرنگی ئێستا حکوومەتی عێراق سەرقاڵە بە دڵنیاییەوە کەم تەرخەمی هەیە لە ئەستۆی حکوومەتی عێراقە پەنجەیتەمە دووان درێژ دەکرێت بەداخەوە ئێستا زیاتر لە 10 ساڵە تا ئێستاش حکوومەتی عێراق ڕژد نییە لە دابینکردنی پێداویستەکانیان و گەڕانەوەی ئەو ئاوارە و هەڵتەکاوانە لە شوێنی خۆیان تەنانەت پارێزرا و لە ڕووی ئەمنیەوە بەڵام کەم کورتیان هەیە ئەمەش هۆکار و هۆگەلی تائیفی زۆر هەن کە هیچ بنچینیان نییە. باشە ئەگەر حکوومەت هاوکاری ئاوارەکان ناکات لەنێو کەمپەکاندا ئەی بۆچی ناوچەکانی خۆیان ئاوادان ناکاتەوە بۆی کە بتوانن جارێکی دیکە بگەڕێنەوە ئایا کێشەی ئەمنی و ناسەقامگیری لەو ناوچانە هەیە کە ڕێگە لە گەڕانەوەی ئاوارەکان دەگیرێت بگەڕێنەوە بۆ ناوچەکانیان؟ بۆ نمونە ئێمە ئاوارەمان هەیە لە ناوچەی جولف سەخر لە بابل یەکێکە لەو پارێزگانەی ئارامی و سەقامگیری لە ئاستێکی بەرزدایە تەنانەت لە ناوچەی عۆدە و ئاوارە لە فەرحاتە و ناوچەکانی دیکەش هەن وەکو سەلاحەدین و ئەنبار و دیالە ئەمە وێ ڕای مووسڵ ئەوان زۆریان ئازار چەشتووە لە سەردەمی داعش پێویستە حکوومەتی عێراق لە پرسی ئەمنیەوە لێکۆڵینەوە بکات بە وردی بۆچی ئەوانە لە خیۆدگەکان ماونەتەوە لە کۆمەڵگەکان ماونەتەوە وەزارەتی کۆچبەران کە ئەوە ڕەت کردووەتەوەوانە هەبنە مەهەڵەیەکی مەزنە چونکە دەیان و هەزاران خەڵک ئەوانەی ئاوارە بوون لە جورف سەخر لەو شوێنانە دەمێنەوە بەها کەزایی پەرتەوازە بوون ئێستا بۆتە پێکهاتە شوێنی پەرتەوازە و بێسەر و بەر تابەت لەو پارێزگە و ناوچانی کە تێدا دەژین ئێستا ئێمە لە پارێزگای ئەنبار ناچارین ئەو مامەڵە لەگەڵ ئەو بێسەر و بەریە بکەین کە لە جورف سەخر تێبینی دەکرێت بڵێ ڕەنگە پاڵنەری ئەمنی هەبن بەڵام پێویستە بگەڕێنەوە ناوچەکانیان. زۆر باشە ئەوانەی کە لە ئەو کەمپا قسە دەکەن بە تایبەتی لەگەڵ گۆڕینی وەرزەکاندا لە بارودۆخێکی زۆر نالەبار ژیان بەسەر دەبن ژن و منداڵی تێدایە ئایا حکوومەتی عێراق نەیتوانیوە لە ڕێگەی ڕێکخراوەی و دەوڵەتیەکاندا کار بۆ باشترکردنی گوزەرانی ئاوارەکان لە کەمپەکان کات یا وەزارەتی کۆچ و کۆچبەران وەکو پێویست ئاور لە ئاوارەی نێو کەمپەکان ناداتەوە بە تایبەتی لە ئەنبار؟ تەماشاکە بەداخەوە حکوومەتی عێراق کە دان بەو جۆرە کۆمەڵگانە نانێت هاریکاری نەدەوڵەتەکانیش لە کۆمەڵگەی شارستانی بەدەست ئەو خەڵکە ناگەن کە هاریکاری سەرەکی بوون لە پڕکردنەوەی پێداویستی ئاوارەکان لە زۆر شوێنی دیکەی ئێستا ئەوان دەناڵێنن بەهۆی ئەو سەرمایە هاوێنیش گەرمما بووە بەو شێوەیە بەردەوام ناڵاندویانە ئەوان داوا دەکەن کە خیوەتی نوێیان بۆ دابین بکرێت بەڵام پێیان دەگوترێت کە دەبێت بگەڕێنەوە دەڵێن بگەڕێنەوە کوێ ئێوە هەندێک هێستان جێگیر کردو لە ناوچەکانمان چۆن بگەڕێنەوە ئایا داواکراوە ئەو هێزانە لەو ناوچانە بن بەڵام ئامانجی بوونی ئەو هێزانە چین ڕێکارە یاسایەکان چین حکوومەتی یاسایی نییە ئەو جۆرە ڕێکارانە چین کە پێویستە بگرێتە بەر ئایا کەسانێک هەن کە داواکراون لەلایەن یاسا پێویستە دەستگیر بکرێن لە چوارچێوەی یاسادا بەڵام ئەگەر داواکراون نەبن بۆ دەبێت بەو شێوەیە بگوزارێنن نەگەڕێنە ناوچەکانیان ئایا پاساوی نەگەڕانەوەیان چییە لە عۆدە و ناوچەکانی دیکە هیچ جۆرە پاساوێکی لۆژیکی نییە کە حکوومەتی عێراقی دەوڵەتی عێراق بگرێتە بەر بۆ ئەوەی ئەوانە لە شوێنی خۆیان بێڵێتەوە لە خێوەتگەکانیان یاخود ئەو هاکەزایی کە تێبینی دەکرێت بە ڕێکاری زۆر نایاسایی ئەوانە بەهۆی ئازار و نەخۆشی و پشتگوێ خستن و پەرایز خستن دەناڵێنن تەواوی بەڵگەکانیان هەیانە
هەر بەڵگەنامەشیان نەماوە بەڵێ چ لە جولف سەخر چ لە شوێنەکانی دیکەش واتە لە پارێزگەکانی دیکەش کە تێیدا کۆچبەر بوو باشە بەڕێز سەیف وەکو ئاماژەت پێکرد لە پارێزگاکانی دیکەش خەڵکێکی زۆر گلەیان هەیە لەوەی کە حکوومەتی عێراق ئاوارە بیانیەکانی هێناوە لە شوێنی ئەوانی شتەجێ کردوون بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا ئاوارەکانی لوبنان و غەزە و شوێنەکانی دیکەی دەرەوەی عێراقی لەو شوێنانە نیشتەجێ کردووە و خزمەتگوزاری زۆر باشیشیان پێشکەش دەکات لە کاتێکدا خەڵکەکەی خۆی ئاواری ناوچەکانی دیکە بوونە بۆچی عێراق نەیتوانیوە سیاسەتێکی گشتگیر بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوارەکان پەیڕۆ بکات لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی بەدڵنیاییەوە ڕاستە پاساو باوا بڵێن کە هەندێک پاساو دهێننەوە حکوومەتی عێراقی بەهۆی ئەو پرسانەی کە لە ئارادان بەڵام پارێزگانی کە ئاوارە نێوخوانیان تێدایە دیار نییە ئەوانە ئازار دەچێشن بەهۆی ئەو پشتگوێ خستنە بەهۆی هەژاری و پلەکانی گەرما بۆ ژێر هێڵی سفردا دەبەزن لە کوردستانی بە هەمان شێوە ئاوارەکان پشتگوێ دەخرێن و پێویستە منداڵەکان کە ئێستا بەبێ قوتابخانە گرنجیان پێ بدرێت ئەمە چەندین ساڵی بەسەردا تێپەڕیوە هیچ پاسا هەڵ ناگرێت ئەو دۆسیەیە چارەسەر نەکراوە هیچ دۆسیەک بۆ شێوێ تۆزی لەسەر کەڵەکە نەبووە هەوڵێکی ڕاستەقینە نییە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە و گەڕانەوەیان لە 2010ەوە تا ئێستا هەر کاتێ حکوومەتێکی نوێ دێتە ئاراوە کابینەکە پێک دێت نووسراوێک دەخرێتە بەردەمیان کە گوایە ئەو پرسە چارەسەر دەکەن و ئاوارەکان دەگەڕێنەوە بەڵام ئاوارەکان بوونەتە قوربانی ململانێ و چێبڕچێ سیاسەکانی حکوومەتی ناوەندی بەڵێ بەڕێز سەیف خەنفەر شارەزای سیاسی زۆر سپاس لە ئەنبارەوە لەگەڵمان بووی